گەشتیار و خەڵکێکی زۆر ڕۆیان لە سنتەری شاری هەولێر کردووە بۆ بینین و بەشداریکردن لە ئاهەنگەکانی سەری ساڵی 2021 بەڵام کە دەبینن لە شەقام و شوێنە گشتیەکان ئامادەکاریەکی وەها نەکراوە بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێ نیگەران دەبن و پێشیان وایە ساڵی 2020 ساڵێکی پڕ لە نەهامەتی و ناخۆشی و قەیران بووە کە بەسەر خەڵکی ئەم ناوچەیەدا هاتووە. 2020 ئەگەر بە شێوەیەکی گشتی باسکە من باسی ژیانی خۆم کەم کۆمەڵێک هیوا و ئاواتم هەبوو ئەتوانم بڵێم زۆربەی هەر زۆریان نەهاتە دی هەندێکیان تاوکو ئێستاکە دەچنە ساڵی 2021 لە چاوەڕوانیدانا بەڵام 2020 بەگشتی بۆ من ساڵێکی ناخۆش بوو. کارەساتی گەورە بەسەر ملەتی داهات ئەو نەخۆشی کڕۆنەی بوو ئەو خەڵکە لە ژۆرێک کراوە و ئەو نەبوونی و ئەو بێبازاڕی و ئەو ژیانە تاڵەی و ئەم فەقیر و ئەو هەژاری و ئەو بێ معاشی و بێ هەمی کارەسات و نەکەری هیچی خۆشییان نەبوو 2020 هەمی کارەسات بەرامبەر لەو فەقیر و هەژاری. لە ساڵی 2020دا بەهۆی قەیرانگەلێکی ناوچەکە وەک سەرروکی ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنی دەڵێت بەو هۆیەوە بەشێک لە ڕێکخراوەکان مایە پۆچ بوون و دەرگای ئۆفیسەکانیان داخست. ساڵی 2020 ساڵیش پڕ نەهامەتی بوو بۆ ڕێکخراوەکان بەهۆی ئەو بارە ئابوور و قەیرانە سیاسی و ئابوورانەی کە بەسەر وڵاتی ئێمەدا هاتبوو کاریگەری زۆری لەسەر کاری ڕێکخراوەکان دروست کرد بوو چونکە ئەو پاڵپشتێکە لە ڕێکخراوەکان دەکرا بۆی ئەو قەیرانانەی ئەو ساڵەکە لە ساڵی 2020 ڕوویدا بوو کاریگەریەکی وای کرد کە بەشێک لە ڕێکخراوەکان مایەپووز بوون و نەیانتوانی هیچ چالاکیێک بکەن و بەشێکیان نەکرد ئەوەی کە مایەپووزون بەشێکیان قفلیان لە دەرگایەکانیاندا و دەرگایەکانیان داخست. بازرگانان و کرێکەران و شۆفێرانی تەکسی لە هەولێر بۆ چوونی جیاجیایان لە مەڕ ساڵی 2020 هەیە و ئومێد دەکەن 2021 ساڵێکی پڕ لە خۆشی و دوور لە قەیران تێیپەڕێنن. هیوادارم ساڵی 2021 معاش بدرێتن موسە بدرێتن گەنجەکانمان بێکار نەبن ئەو کۆڕۆنایە داچیتنە و نەخۆشی لە ناومان نەمینێتن ساڵێکی خۆش دەبی ئینشاءالله. هیوادارین 2021 ساڵێکی خۆش بێ 2020 ساڵێکی کەرنتین و خەڵک بێ ئیش و بێ پارە و ناخۆشیە خەڵک دلی توندا وەزئی خراپە خەڵک هەیە بێ ئیشە تووشی غەڵەت دەبێتن ئینشاءالله بە قوتی خوای گەورە ئینشاءالله 2021 ساڵێکی خۆش دەبێ ئینشاءالله. جێی باسە ساڵی 2020 هەرێمی کوردستان ڕۆبەڕووی قەیران گەلێک هات لەوانە قەیرانی دارایی و ئابووری و ڕێکنەکەوتنی هەولێر و بەغدا و هەروەها دواکەوتن و لێبڕینی مۆچەی فەرمانبەران و مامۆستایان و بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا و دابەزینی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار و ناکۆکیە سیاسیەکان و خۆپەشاندانی هاوڵاتیان لە بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئەحمەد جەباری دەنگی ئەمریکا هەولێر.